سەرۆک بایدن پاکێجا ڤەژاندنا ئابووریە ئیمزا دکا. ساڵێکی پشتی دەرکەتنا کۆرۆنا ئەم چ ji کاریگەریاوێ لەسەر لاشی مرۆڤ بزانن û şerên Sûriyê dibin sedema ku pêtir ji 68,000 zarokên serêkaniyê ji xwendinê bêbehr bin. Silav û rêz û bixêr hatin Kurd Connection ji dengê Amerîka li Washington. Serok Joe Biden yasaya vejandina aborî û alîkariya rewşa vîrusa korona îmza dike piştî Kongresê ew pesend kirî. Ew yasa 1.9 trilyon dolaran terxan dike ji bo nehiştina vîrusa korona û helwesa vejandina li ser xweya aboriyê welat. Serok Biden ew qanûn îmza kir berî ku yekem gotara xwe ya sereka bide ji demê kuketî Koş Kaspî. Serok dixwaze hîviyan bide Emerîkiyan li yekem salvegera ragihandina vîrusa korona weka petayek cîhanî. Wî got heya yekî meha 5 vaksîn wê amade be ji her Emerîkiyekî re bixwaze û wergire û heya roja serxwebûnê jî 4 meha heft Amerîka wê ji vîrusê paqij be. Vîrusê heta niha pitir ji 503,000 kes li Emerîka kuştine li gora vê yasayê hikûmet dê 1,400 dolaran bide her Emerîkiyekî dehatî salê ji 75,000 dolaran kêmtir be. Hikûmeta federalî û yên wîlayetan jî wê xercî ya wan li ber dest be ji bo seredariyê bi vê petayê re. Rêberê Kêmaniyan yê Komarî di civata sînatorên Emerîkî de Kevin McCarthy dev avê divê pakêcê û got bi tenê 9 sedê ji perê terxankirî wê ji bo şerê vîrusê bê bikarîyanîn. Gelo ev pakêc dê çawa alîkariya Emerîkiyan bike û erê nêzîkî 2 trilyon dolaran bikeve bazar li paşerojê giraniyê durist nake, baştirîn kes şirofekirina bideme li ser vî babetî azad zindiye. Ew şîkarî darayî lêre li Washington kak azad beyanî baş ekirî pêman bilê em pakêce çûn yarmetî bûjaneweyî aborî Amerîka dedat. Zor spas. Em bi şêw yarmetiyê de. Yekek bi hêzkirdinî yani aborî û bazar yekê bi boost consumer demand. Yani davakarî xelek li ser kirînî ştûmek. Belê ştûmek. Ême ez zanîn ke li seda hefte li aborî Emerîka li ser em consumer demand. Çonê kat em bi her neferek 1,400 dolar da ne bi her neferek teqrîben bi seda 90 li Emerîka ke deramediyan her neferê 75,000 زیاتر نبی یا هر عائله 150,000 زیاتر نبی نفری 1,400 دلاری کرد. اویک. دومن بو هر منالک که لتمن 6 سال کمتر 3,600 داد بو لشش تا 17 3,000 دلاری هم بداد. او دوان سهمن یارمتی اوانه کاد که لناحیه ایجار و لناحیه
پارەی ماڵ مۆرگێج دوا کەوتنە مانگانەی خانووەکان و ئەوانەی کە لە ئیژاردان کریان. بەڵێ سێهۆمیان بۆ ئەوانش کە بعضی شەریکات هەیە لە ناحیەی تەقاعد پارەیان نەمایە بە ئەوانش پارەکەیان پێدات. هەڵبەتە بێکاریش ئەوانش کە کاریان لەدەست چووە ئەم جەماعەتش کە پارەکە وەرەگرن زیاتری چینی ناوەندن، یعنی پارەکە زیاتر بە ئاسانی خەرجێکن، پارەکە گەڕێتەوە بناو اقتصاد جارێتر و خۆیمە پێڵن ستیمولس تو وەختە خەرج بکەیت شەریکات هەیە بەواعیکیان هەیە مەجبورە ئینتاج زیادە بێت. اوکی تو لە یەک ناحیەی ئینتاجەکەت زیادکردەوە یعنی ئابووریکەت چۆڕێ ئەوە لە یەک ناحیە. بەڵێ کەواتە پارە دەخاتە بازار بۆ ئەوەی بازار ئیش بکاتن ئەو خەڵکانی کە پارەش وەرەگرن بەپێ قسەکانی جەنابەت ئەوانن کە داهاتیان کەمەیان وەکو بڵین ناوەندیە پارەکە زوو خەرچەکەن. بەڵێ زوو خەرجەکەن ئەشتە ناو بازار جارێتر یعنی یەک حرەکەی ناو بازار زیادە بێت. بابەتێکی تر هەبوو باسکەی فەرموو. دووەم لە ناحیەی کۆنسیومەر confidence یعنی متمانە. ئەمانە چیەکە دوختە احتیمالە پارەت بێت بەڵام ئەترسی پارەکەت خەرجکەیت. ئەمە چاکە ئەم یاسایە لەو ناحیە ئەتمینانە داتە مردم ئەڵێ ئێوە فکر نەکەن ئێوە کە بێکارن ئێمە هەفتەی $300 پێدەین لە ئیسە و تامان نۆ. ئەم طبعا هەفتەی 300 لەبان ئەوەیە کە هەفتەکە حکوومەت هەر ستیتێک شنێک پارەیان پێدات. ئەوە یەک نوع متمانەی کە بوو ئەوانە کە بێکارن کە بتوانن پارە خەرج بکەن. ئەوە یەک. دووهەمان ڕواش کە باسمان کرد بۆ مناڵەکان پارە ئەدات و دووهەمان بۆ ئەو 1400 ئەمە یەک نوع کۆنفیدنسی خستە ناو بازارەکە. بەڵێ کاک ئازاد بانی کاکەس خاڵی سێمت هەیە باسکەی چونکە بابەتی ترمان هەیە پرسیار لە جەناب بکەین فەرموو ئەگەر بە کورتی. بەڵێ سێهۆمیەکەی ئەمەیە کە ئەم پارەکە ئەچێت بوو ناو بۆ ڤاکسین خەرجەکرێت و بۆ تستینگ و بۆ تریسینگ. ئەمە خۆی مشکلەی ئەسلی اقتصاد ئەمریکا مشکلەی کۆرۆنا ڤایرۆس ئەگەر ئەو مشکلە حل بێت مشکلەکەش حل بێتەوە و دیانە خۆی تۆرۆک بایدن وتی ینی تا 1.5 لە ئەمریکا ئەو نە ڤاکسین هەیە کەسێک ئەتوانێت لێ بدا بۆ خۆی. بەڵێ کاک ئازاد خۆمان بینیمان کە کۆماریەکانی ناو کۆنگرسنە لە ئەنجومەنی نوێنەران لە سیناتشت دەنگیان بەم یاسایان نەدا. یاساکە پەسەند کرا بەهۆی ئەوەی کە دیموکراتەکان زۆری نەن. ئەوانە دەڵێن کە ئەگەر ئەم پارەیە $2 تریلیۆن نزیکی $2 تریلیۆن بکەوتە ناو بازار لە دوا ڕۆژە گرانی دروست ئەکات. تا چەندێک ئەم بۆ چۆنە ڕاستە و تا چەندێک ئەم خەتەرە هەیە لەسەر ئابووری ئەمریکا؟ بەڵێ ئەم قسە ڕاستە احتیمال هەیە بێتە گەرانی و مشکلەی گەرانی چییە؟ بانک مرکزی ئەمریکا فێد مەجبورەوێت بەهرەی هەند سوود زیادەکە ینی ئینترست ڕیتەکە زیاد بکات تا بتوانێت لەگەڵ گرانیکە بتێرێتە خوار سەیطرە بکەنە سەری. ئەگەر ئینترست ڕیت زیاد بێت خۆی ئەوە گەوراترین مشکلەیە یعنی اقتصاد ئەمریکا تقریبا ئەوەی سێ لە جێ خۆی. چۆن؟ لأنه سوود گران نەبێت ئەو وەختە خەڵک ناتوانێت قەرز بکات یا شەریکات قەرزکردنیان گران دەرەچێت. ئەمانە چی؟ بەڵام ئەم مشکلەی کە حالە ئایندە ئەتوانین تا 2 ساڵتر تا 3 ساڵتر لەگەڵ یا ئەی مشکلە حل بکەین. بەڵام ئەی مشکلەی گەورا کە ئیستا هەیە مشکلەی بێکاری مشکلەی فقر مناڵ ئەی مشکلەی ئابووری ئەبێ هەر ئیستا حل بکرێت یعنی it requires immediate attention. بەڵام ئەو ئەتوانێت ساڵی تر 2 ساڵتر کات هەیە. کەواتە ئەو پارەی بخرێتە ناو بازار خەترەکەی یان خراپەکەی کەمترە لەوەی کە دە دوا ڕۆژە ئەگەر نەخرێتە بازار لەنگەڵ ئابووری بە تەواوەتی تێک بشێت. کاک ئازاد دەمویست لە کۆتاییدا بە کورتی پێم بڵێ تا چەندی ئەمە کاریگەری لەسەر ئاستی جیهان و ئابووری جیهان دەبێت ئەم یاسایی ئەمریکا کە پارەی زۆر دەخەنن بازار. وڵا بۆ جیهان باش ئێمە ئەزانین کە لە سەدا 25 لە اقتصاد دنیا هەڵە ئەمریکا یعنی ئەمریکا پێڵن engine the world economy يعني ماطور شركه ماطور اقتصاد دنيا يقشتي اگر اقتصاد امريكا باش بيت اقتصاد ولايات كانتر تاثيري هي مباشر لانه اوانا ايان زور للدنيا اتيان لامريكا استثمار كان وقت البارا لامريكا استثمار كدي او بارا باش بيت امريكا زور ششت اقري للدرو
يعني ئەمریکا ئەو نەکە چشت ئیمپۆرتەکە چشت ئستیرادەکە ئەو نەسادر ناکات اقتصاد ئەمریکا اقتصاد هەموو دنیا باش کاک ئازاد زندی شیکاری دارایی لێرە لە واشنگتن زۆر سوپاسی جەناب دەکەم کاک ئازادجیان. بەڵێ ئازاد لەگەڵ دەنگی ئەمریکا بوون پار لەوێ مەها ئاداری ڕێخستیا ساغلەمیە جیهانی WHO COVID-19 یا ji ڤایرۆسا کۆرۆنا دروست دبە وەک پەتایەک جیهانی دا ناسکردن. لوی دەمی هەتا دەهات زانین و ئەف نەخۆشیە کوژەکە و گەلکی زوو ژی بەڵاو دبە. ئەو ڤایرۆسا نو بوو باشتر نەدەهات ناسکردن لێ دەمێ ساڵێکدا زانایان زانی کە کاریگەریا وێ لەسەر لاشی مرۆڤ چەندە و کات چەندی ئەو کاریگەریا خراپ یا ڤایرۆسێ دمینە دەوێ راپۆرتێدا ئەم پتر زانیاریان تێبگەهن. کۆڤید-19 نەخۆشیەکی کۆئەندامی هەناسەدانە کە بەهۆی ڤایرۆسەوە دروست دەبێ و بە فەرمی بە سارس کۆڤیدی-2 ناسراوە. ئەمە دووهەم جارە ڤایرۆسی کۆرۆنا خەڵک نەخۆش بخات و ببێتە هۆی مردن. سارس بۆ یەکەم جار لە مانگی 11 ساڵی 2002 لە چین دەرکەوت. شێوازی ئیستای ئەو ڤایرۆسە لە ساڵی 2019دا لە چینەوە سەری هەڵدا هەر بۆیە بە کۆڤیدی-19 ناو دەبرێ. ڤایرۆسەکە هێرش دەکاتە سەرسیەکان و گەردەکانی ناوسیەکان لاواز دەکا کە بربەرەکانی لە هەوبوون دەکەن. بەشێکی زۆری خەڵک چاک دەبنەوە بەڵام دەشێ زیانێکی زۆر بە سیەکان بگەێنێت و نەخۆشەکان تەنگە نەفەس دەکا. توماس ستیل پێویستی بە چاندنی سیەکان بوو بەهۆی کۆڤید-19ەوە. هیچ شتێک هەندێک ئەوە ناخۆش نییە کە لە نەخۆشخانە بیت و نەتوانیت هەناسە بدەیت. من بۆ ماوەی 58 ڕۆژ وا بووم. سیەکان ئۆکسیژن بە ناو خوێنبەرەکان دەگوازنەوە. ڤایرۆسەکە دەشێ زیانێکی وا بە سیەکان بگەێنێ کە ڕێژەی ئۆکسیژن دابەزێنێ. لە هەندێک باردا پێویستە نەخۆشەکان بە ڕێگای ئامێری هەناسەدان هەناسە بدەن. هەروەها کۆڤید-19 دەشێت بە شێوەیەکی مەترسیدار ببێتە هۆی کۆبوونەوەی خوێنی مەیوو لە نێو خوێنبەرەکاندا. ئەو کەسانەی کە گرفتی خوێنبەرەکانیان بەهۆی بەرزی فشاری خوێن یان جەڵتەی مێشکەوە بۆ دروست بووە یان خود ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە مەترسیەکانی ئەم کاریگەریان زۆرترە. ئەم خوێنە مەیوە دەشێت بە هەموو جەستەدا بڵاو بێتەوە لە ناویاندا سیەکان و دڵیش. مەینی خوێن دەشێت ببێتە هۆی جەڵتەی دڵ یان جەڵتەی مێشک. دکتۆر ئالەن ئەندەرسۆن یەکێکە لەو پسپۆڕانەی نەخۆشی دڵ کە بینیوێتی کەسانێکی زۆر تەندروست گرفتی دڵیان لە ئەنجامی کۆڤید-19دا بۆ دروست بووە. ئەوان بەرزبوونەوەیەک لە نیشانەکانی ئەنزیمی خوێنان هەبوو کە لەگەڵ جەڵتەی دڵ یەک دەگرێتەوە. هەرچەندە هیچ بربەستێکی خوێنبەریان لە خوێنبەرەکان نەبوو بەڵام لێدانی دڵیان کێشێ هەبوو. ئەمەش بە ڕێژەیەکی زۆر ڕوویداوە. ئەو هەوبوونەی بەهۆی ڤایرۆسەکەوە دروست دەبێت دەشێ زیان بە شانەی دڵ بگەێنێ. هەندێک لەو زیانانە چاک دەمنەوە بەڵام هەندێکیان هەردەمێنێن. پزیشکەکان بۆشیان دەرکەوتووە ڤایرۆسەکە دەشێت کاریگەریەکی زۆر خراپی بۆ سەرگورچی لەش هەبێ. لە ساڵی ڕابردوودا سیستەمی تەندروستی گەورەی نیویۆرک پێداچوونەوەی بەسەر حاڵەتەکانی زیاتر لە 5,000 توشبوونی کۆرۆنادا کردووە. لەو 5,449 نەخۆشەی پێداچوونەوە بەسەر حاڵەتەکانیان کرابوو لە 36.6 یا دووچاری گورچیلەوەستان یان زیانی گورچیلە بوونەتەوە. لەوانەیە کە تووشی زیانی گورچیلە بوون لە 14 پێویستیان بە پاکردنەوەی خوێنیان بە ڕێگای ئامێری تایبەت هەبووە. زانایان هێشتا لێکۆڵینەوە لەسەر کاریگەریەکانی کۆڤید-19 دەکەن بەڵام مەترسیدارترین کاریگەری بۆ سەرسیەکانە. کاتێک زیان بە سیەکان دەگا زەحمەتر ئۆکسیژن دەچێتە خوێنەوە و کۆئەندامەکانی جەستەش پێویستیان بە ئۆکسیژن هەیە تا کار بکەن. ئەگەر ئۆکسیژنیان بۆ نەڕوا ئەوە سیەکان دڵ گورچیلەکان و جگەرش ڕادەوەستێن. لەم حاڵەتانەشدا تەنانەت ئەگەر نەخۆشەکە ڕزگاریشی بێ ئەوە دووچاری کێشەی تەندروستی درێژە دەم دەبێ. ئەمە بریتیە لە نیشانەکانی وەکو شەکەتی بەردەوام سەر ئێشە تەنگە نەفەسی یان ئازاری سنگ. هەندێکیش ڕەنگە دووچاری تەمی مێشکیان کێشەی لە بێرچوونەوە ببن. کەسانێکیشان هەز بە دڵەڕاوکێ و خەمۆکی دەکەن. هەندێک کەس نەتەنها ئەوانەی کە دەشنە نەخۆشخانە بەڵکو ئەوانەشی کە بە سووکی ڤایرۆسەکە دەگرن ڕەنگە بۆ ماوەیەکی درێژتر ئەم نیشانەیان تێدا بمێنێ. لێستەدا ڕاستی نازانین چەند نەخۆش ئەم نیشانە درێژ خایانەیان توش دەبێت. لێکۆڵینەوەکان لە 10 بۆ لە 180 پیشانی دەدەن جا دەشێت بەشێکی زۆری خەڵکی ئەم نیشانانەیان بۆ ماوەیەکی زۆر پاش چاکبوونەوەیان بمێنێت. هەندێک ناوەندی پزیشکی بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی نیشانەی درێژخایەنەکانیان هەیە دەستیان بە دامەزراندنی بەشی تایبەت کردووە.
من هەرگیز نابمەوە ئەو کەسەی جاران. ئەو یەکێکە لەو کەسانەی کە کۆڤید-19 کاریگەریەکی زۆری لێکردووە و هەرگیز ناگەڕێتەوە دۆخی پێشڤایرۆسەکە. بەری چەند ساڵان نویسکارە ئەمریکی گێڵ زوماک لومان دەمەک بە خانمێن هێزین پاراستنا ژنان یەپەژێڕە دەرباس کرد و بوار ڕادچۆ بەرۆکین شەڕی دژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش وێ پەرتوکاخوا یا سێم بناوێ کەچن کۆبانیە چیرۆکە سەرهەڵدان جەسارەت و دادوەریە بەری چەند ڕۆژان بەری دەمەکی ببووە وەشاندن چەند ڕۆژان پشتی دەرکەتنا کتێباوێ مە بسکایپێ پەیوەندی بووێ ڕەکرد و ئەمژێ پرسین کاگەل و ئەو چاوە پاش ڕۆژاوان ژنان وان خانمان دەبینە ئەگەر ئەف شەڕ بداوی هات و ئەگەر ئەو خانم شەڕی ji بۆ ناسنامەخوایان نەتەوەیی وەکو کوڕ دکن یان ناسنامەخوا وەک ژن. نکاری وێ مژارێ بشۆپێنی و کا چاوا ژن تایبەت دikarin çi bikin bê ku tu balê bide ser ezmûna siyasî ya ku wan jinan dest pê kirî ya ji bo azadkirina jinan û ji bo mafin jinan bû. Tu bawer dikî ku destpêka şikestina Daeş hingî bû dema van xaniman hilgirtî şer kirî û heta niha jî şerê vê komalê dikin. Ez bawer dikim ku wan rolek biryarder lîstin. Pirtûk bi rastî xwendevanan dibe wê cîhanê. Divê hûn 2014 bînin bîra xwe. Daeş di qada şer de qet neşkestibû. Wan Mosul girtibû û beref Kobanî dihatin, wan bawer dikir di ji bo wan şerekê bêasteng be. Di pêra koma şervana Serhilda ku pir kêm kesan li derveyê herêmê navê wan bihîstibû. بێگومان ئەمریکیان ژی نەبیهیستبوو. وان دیت کا çawa berxwedanek rasteqîne li ber singê dewleta Islamî pêk dihat bi pêşengiya jinan. Hengî Emerîkî bi vê yekê pir ecêb man. Di destpêkê de yek ji wan jinin ezîma bû, fermandeya YPG bû. Wê got, wê dibihîst ku Daeş dibêje divêt hûn berî jinan bikujin, lê dûvra bi çend hefteya gotin, dixwam qate bin. Hêla jinanin sêrikvan ve neyên kuştin. Ew xwedî fêlin, ew gelek fêrbazin. Wan gelekî şarazayî heye. Başa xanim gel. Hinek layên hene dibêjin ku ev komal YPG yan YPG radîkalin, sosyalîstin, çepgirin bi şêweyekî dixwazin bêjin Emerîkiyan êdî alîkariya van nekin. Gelo kitêba te wêneyekî ruhn û aşkera dide xelkê Emerîka ka çi li wê herêmê çêdibe? Karê min ev e ez rêkê li pêş xwendevanan vekim û bibim nav vê cîhanê û bi rastî van gelan bi Emerîkiyan re bi dil naskirin. Ev bi rastî pirsek ewlehiya netewiya Emerîka ye. Ev gelin Ereb, Mesîhî û Kurd yên ku di şerê li dijî dewleta Islamî de 10,000 qurbanî dayîn. û ev jinin ku em ê di pirtûkê de naz bikin, ew ne tenê ji xwe re yan civakên xwe re bajar û malbatên xwe re şerê dijî Daeş dikin. Ev hêza ser erdê ne ku Daeş ji wir derdixin ji cîhanê re. Ji ber ku xema mezina darêjerin siyaseta Emerîka ku di pirtûkê de bi dirêjî bi min re diaxivin, ew bû ku Daeş dibikaribe êrîşan plan bike ne tenê li wê herêmê de lê bêguman li Ewropa û li Emerîka jî. Eger ew ji wan deveran nehatiban derxistin, wan di bi rehetî kariban êrîşan plan bikin û xelafeta xwe berfireh bikin. Xanim gel min eger yek berê xwe bidet rewşa giştiya wê herêmê ji aliyê siyasî ve şerê navxwe pirsên civakî û yên aborî gelo hûn pêşeroja van xanimên şervan çawa dibînin dema şer nemînin? Tişta ku di derbarê vê yekê de û ji pirsa we ew qas bala mikşandî, ev e ku şerê leşkerî ji bo armanca siyasî bû. Lê her bajarê wan ji destê Daeş derdixist, mêrek û jinek hatin danîn wek serokên civatên sivîl. Jinan li her derê cihê xwe girtiye. Di nav hêzin ewlehiyê de her wiha jinin dadwer hene, zewaca zarokan tune ye. Perwerdehiya keçan heye. Ji ber vê yekê hemî li ser qada siyasetê ye.
و یا کو باندور لمن کری او بو کوان آواکرنا چقاز جهان گرتیه نها پرس اوه لسر ریوبریا نویا امریکا دمینه کا پینگاوا تیوی چوابه جبر کو اف لدر حق اولهیان تیوی امریکا دایه کا چند گرانی دانن لسر دولت اسلامی باشا جاري ام بحثي رزقتني لو انا بكن قالومير رزي لوان شرفاني جن دقرين It struck me. I mean, this is really throughout براستی لتواهیا پیشگوتنا پرتوک دا دیاره تبیرامن روژا یکم ام چوین رقایه و مجهزن سوری کو یپگی و یپجی بشک جوانه خواست کو مببن بروک پیشی شر وان جمرا گوت اگر فرماندار دستوری بده هندکارن هرن او کلارا جنبو کامران هفکار من جی خواست کوجی کرم آخوا مببه بروکن پیشین شر جبر کو تن روژک مهیا امی وگرن و راپور خوا بگهینن تماشوانن خوال امریکا وی دستور دامه و کس لدجی بریاراوی هلوست نگرد گمان تن هیا کو ریز و حرمت وان جنان لجم میران هیا براستی مدید رفتار میران لهمبرجن فرماندار بالکیشه و کهویا راست و درست ددم شردا هیا و راستیا کو وان جنان د شردا میرخازی و جسارت نشان دایه وان ریز و حرمت میران به دست خستیه ده همان دمیدا ایدولوژی اکوان هیا کو دبیجه جن خودی مافن وک هفن وان هر دو راستیان به هفرا براستی باوری یک پر جدا یا کو گلک تماشاوانن وی هیوی دکن پیدا کریه اف باشک بوج پیوینامه دگل خانم گل سبارت پرتوکاوی یا بناوی کچن کوبانیه هر بدری جاهیا وی اف پیوینه د سوشال میدیا یا باش کردی دنگی امریکا دا اونی بکارن بی سن بتایبت جی چند بابت اندی وکابو نمونه پیش نیاز هاتی کرن کو کمپانیا هیلری و چلسی کلینتون و پرتوکی یا نافروکی بکافلی مکی داکیمنتری و چند بابت اندی جی بتایبت جی بخانم گل کو بخوا بابی و جهوی عراقیان به صدمه ایریشین ترکیه و کمالن چکدارن کو انکری پشتوانی لوانا دکا لحرمین کردان لسوریه دهان هزار زاروکن سریکانی و گریسپی کونها دکمپن پنا براندنا لحرم جزیره جخوندنگه به بهربونا راپورتا زانا عمر جقامشلو دلجین امین خوندکارک فاششای گودویا بو گناها فاحشتان به بسدما ایریشا ترکی سر باجار وی سریکانی اف 2 سالن جخوندنه به پارما خواستکا دلجین او گو پرورده خو بردوام بکه او پیشکوه الصفي بنجابو وطياري اللي خستم بنصفي الشام بو 20 روجه من هات المدرسه ازدقازم پیش بکوم 4000 زاروک اندن مینا دلوین لکامپا سریکانی دمینن گو دورزن خوندنه لسر وان درباس بو به خوندن جبر ایریشن ترکی و چکدارن بسر وی ول سر باجار سریکانی و گریسپی هجمارا گشتي زیدتری 6000 خوندکار جمافی خوندنه به پارمان و داوی دبستانک لکامپا سریکانی هات آماده کرن لگوری ریوبریا دبستان نور اوسو دبیجه گو هجمارا خوندکارن آستان سرطایی پر بلنده لورا او نما ناوان قیدکن هیا گو رف بین آماده کرن گو تنی نها 13 رف هنه و خوندکار لسر 3 دانین روژه هاتنه دابش کرن رفي مكي من بركي ماني مدرسة هنا آلية مقعدة آلية حماماتها بركي ماني هنا الفيدرا ت يعني ت سازية جريداي خندني ما آلي كار نبو كو دستيخو بدما آلي ما بك جمر دعم تشيك بشين تنبو افتشت دبستاني ده حفتي ما مستهنه وهمو جباجارن سريقانيين برانشن خوندنه به هر دو زمانان کردی و عربی تین داین و لگوری ریبازا خوندنه یا ریوبریا خسر یا سیستما پرورده یا به زمان دایکی يعني اف بويه 10 روج ما درس داين كري براسي اصلا شاگردان نزيده شبركو بودمك دوري خوندنه كتنه وكسكي اليكار جيتني كو بفن اليكار بوانره جبر ام وكي ما مستد خوازم بفن اليكار بفان شاگردار اصلا البيش بخن جبركو شاگرد روناهي جواكنه واساس جواكن پرسا بجیه کرنا خوندکارین کوجبر لگوری دستایا پرورده یا هریما جزیره زدتری کارین آوان بو او پرسا گلو چما پشتی 2 سالان
دبستان د کامپا سرێکانیە de hatiye amadekirin û sedemên neregmayîna wê çi bûn. Li gorî desteyê got zêdeyî karîna wan bû heya got çareserkirin. كانت لدينا خطة بافتتاح مدرسة ما بلان هبي كم دبستانين كامبين سريكانية واكي بل جبر گرفتارين نبي نهاري كاريه و آماده کرنا پیتوین دبستانا و وگاستنین در بدران بی اگر آدرن کرنا و کرنا دبستانا. هجایا بیرخستنه یا گو جبر ایریشن ارتشا ترکیه لسر باجارن سريكانية و گری سپی 4,809 خوندکار لکامپا سريكانية دمینن. جبو وان ده هفته مها یکی ده 10,000 دبستانه کاته وکرن و هر سی آستین خوندنه لیتی داین. لگوری دستیا پرورده یا هریما جزیره گو 4,809 خوندکار لکامپا سريكانية هنه و پشتی دو ورزن خوندنه گو سر دوان شاگرتان درباس بون بی خوندن نها دبستانه کاتیه آماده کرن. لی خوندکارن گو جدما راوستاندنا خوندنه پشتی 2 سالان و جاره کدن خوندنا خواه بردوام بکن. زانا عمر دنگی امریکا. وليفر لامريكا ريفريا سروك بايدن سوز داك وديو بابن صدان زاروكن كو لامريكا بن تشافن بجهيناف قالك جوانا يعني جوان ديو بابان لامريكا هاتنا فقراندي جبو ولاتن وان هرچا با فقاندن يعني قاندنا وانا دقال زاروكن وانا لفروي كاركي بالزحمه با وەک حەزاران کۆچبەر لویس د گۆلانە 2018دا لەگەل کوڕێ خوا گواتمالا بەجێهیش دا ji ber çeteyên xwecihî bireve û bo sînorê Amerîka û Meksîk bêhtirî 2000 kîlometr qut kir. Ez rûbirûyê polîsên sinir bûm û kurê min birin. Wan got divê ew ji min vere veqetandin ji ber ku ev dê min bibin girtîgeha gunehkariyan. Lewis ne navê wî dirist e û dengê Amerîka parastina nasnameya wî erê kir. Berpirsan got tu nikarî tiştekî bipirsî. Eger tu pirsyaran bikî em dê tawanbariyên bêhtir dijîte tomar bikin. Lewis û kurê wî di demekê de gihîştin ku rêveberiya Trump siyaseta sıfır lêborîn ji bo koçberên ku neyasayî sînor derbas dikin ragihandibû. Kurê Lewis li bingehên vehewandinê tevlî hezaran zarokên koçber bû ku hin ji wan sava bûn. Ez naxwazim zarok ji xwediyên wan verin durxistin. Lê dema tu xwediyan ji bo derbasbûna neyasayî dadgeh dikî ku pêwîst bibe, divê tu zarokan ji wan bistînî. Tiştê wan bi mekirî işkence bû. Lewis bo Guatemala hat durxistin. Kurê wî girtîma heta ku nasekî wan yê li Amerîka xwedî lê derket. Niha bi sedan zarokên koçber ji dayîk û bavên xwe dûrin. Rewşeke ku Serok Joe Biden soz daye çareser bike. Em dê kar bikin ji bo rawestandina şermizariya moralî û niştimanî ku bi awayekî fizîkî newateyî zarok li ser sinûr ji himbêzên malbat û dayîk û bavan dûrxistin. Rêveberiya Biden tîmeka kar ya yekkirina malbatan çêkir. Lê dîtina dayîk û bavên dûrxistî erkeke zor e. Li gor parêzerekî Amerîkî ku ji bo yekkirina malbatan kar dike. Em çavrêne ku rêveberiya Biden hin tiştên gelekî taybet bike. Yekem alîkariye me bike ji bo dîtina 500 malbatên mayî ew jî tê wateya dayîna her agahiyeka peywendiyê ku hebe. Duyem ev e ku rêveberiya Biden rê bide dayîk û bavan ku vegerin Amerîka û tevl û zarokên xwe bibin. Hin ji zarokan niha gencin û çend salin jê dê û babê xwe dûrketine. Çareseriya dawî li gor parêzerên koçberiyê ew e dayîna statûyeke yasayî da ku malbatên yekbûyî karibin li Amerîka bimînin. Rêveberiya Biden dibêje بله هاتا برنامج دیا کرد کنکشن هر شادو بختور بلو بدعا